هێرشی زۆر دڕندانە کراوتە سەر باشووری کوردستان و سەر گەریلاکانی ئازادی لە ناوچەی ئاڤاشین و زاپ و مەتینە و بە هاوکات پەلامارەکانی تورکیا بۆ سەر ڕۆژئاوای کوردستانیش بە نوێترین چەک تەبعاً بەڵام ئیرادەی گەریلاکانی ئازادی بەهێزترە لەو چەک و تەکنۆلۆژیا سەربازی کە داگیرکەری تورک بەکاری دەهێنێ و بەداخەوە ئەگەر باس لە لایەن یان هێزێکی کوردی بکرێ کە هاوکاری تورکیا بکە ئەمە بەڕاستی جێگەی داخە لە جیاتی هەموو لایەنە کوردیەکان لەو کاتەدا هەموو لایەنە کوردیەکان یەکدەنگ و یەکڕیز بن و پشتیوانی ڕوبەڕووی داگیرکەری تورک ببنەوە جێی داخە کە هاوکاری بکرێ بەڕاستی هەر لایەنێک لە هاوکاریکردنی دوژمن و داگیرکەر تێوە بگرێت ئەوە خیانەت. تورکیا چەکی کیمیاوی چەکی فسفۆر جۆرەها چەکی قەدەغەکراوی بەکارهێناوە یعنی ڕاستە شەڕ خۆی کارەساتێکی گەورەیە بەڵام لە شەڕیشدا یاسا هەیە یعنی نابێت لەم یاسایانە لا بەڵام تورکیا هەموو یاسا ڕێسایەکی تێپەڕاندووە بۆیە دووپاتێکەمەوە پێویستە لەم کاتەدا لەم بارودۆخە هەستیارەدا هەموو لایەنە کوردیەکان لە هەموو بەشەکانی کوردستان لە ئەوروپا هەر هەموو یەک دەنگ و یەک ڕیز بن ڕوبەڕووی داگیرکەری تورکیا ببنەوە خۆشبەختانە تا ئێستا گەریلاکانی ئازادی زۆر سەرکەوتوانە ڕوبەڕوویان بوونێتەوە تا ئێستا تورکیا نەیتوانیوە یەک ئامانجی سەربازی یەک سەرکەوتنی سەربازی بەدەست بێن لایەنە کوردیەکان هەمویان بە پارتی بێچێتی بە پەکەکە بە شوعی زەحمەتکێش بە خۆیان بزانن یان نەزانن تورکیا بیاوێ باشووری کوردستان داگیر بکە مەترسی و لە ناوچوون لەسەر هەر هەمویانە بەبێ ئستثنا مەترسیەکە لەسەر هەر هەمویانە بۆیە پێویستە درک بۆ بکەن پێش ئەوەی کار لە کار بترازێ پێش ئەوەی تورکیا دەست بەوە بکە شار و شارۆچکەکانی کوردستان باشوور داگیر بکە کورد وەکوونەتەوە و پارچەکانی کوردستان تەجروبەیەکی دوور درێژیان هەیە لەوەی کە هەمیشە هاوکاری داگیرکەرانیان کردووە کە زەرەرێکی گەورەیان بە خۆیان و بە بەرامبەرەکەشیان گەیاندووە. تەجروبەی ئەم بابەتە ئەوەمان پێڵێ کە کورد دەبێ بگاتە ئەنجامێکە بە هیچ شێوەیەک نابێ هاوکاری داگیرکەرانی کوردستان بکرێت و دەوڵەتی تورکیا کاتێک هێرشەکاتە سەر باشووری کوردستان خاک و ژینگە و ئاو هەوامانە شێوێنێ بەر لەوەی زەرەر لە پەکەکە بدا زەرەر لە باشووری کوردستانەدا بۆ ئێمەوەکو حزبی زەحمەتکێشان تەمەنای ئەوە دەکەین کە نەک لە پرۆسەی ئەمجارە لە هیچ پرۆسەیەک هیچ حزبێکی کوردستانی بە هیچ شێوەیەک بە هیچ ڕێگایەک هاوکاری داگیرکەری تورکیا نەکەن و هەر لایەنێکش لە ڕابردوش کردبێتی باجی داوە لە داهاتوش هەر لایەنێک هاوکاری داگیرکەری هەر پارچەیەکی کوردستانی باکوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا بکە باجێکی قورسی ئەبێ ئەمە جگە لەوەی کە ئەچێتە چوارچێوەی مێژووشەوە لە ڕاستیە هێرشەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر باشووری کوردستان و بۆ سەر ناوچەکانی سنوور لەگەڵ تورکیا یەکەم تازە نییە دووەم هەمومان دەزانین تورکیایەکە لە دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستان و بێشەرمانە لە هەر جێیەک دەنگی کورد هەبێ ئەوان دژی دەوەستنەوە ئەم هێرشانەی کە ئیکا لە چوارچێوەی ئەو هەوڵە داگیرکارانەیە و لە چوارچێوەی دوورکردنەوەی کێشەی کووردە لە باکووری کوردستان و وانیشان ئەدا کە هێزێکی چەکدار لەسەر سنوورە ئەوانە چن ئیپراسۆنی بۆ ئەکەن و لە ناوێ بن بەڵام بێخەبەرن لەوە یان نایەنوێ ئەو ڕاستیە بزەن ئەو هێزە چەکداری کە لەسەر سنوورەکانە کە پێوترێ پەکەکە ئەوە نوێنەرایەتی ملەتێکی 20 ملیۆنی کەسی ئەکا لە باکووری کوردستان و قاوەنی قەزەیەکی نەتەوەیی نیشتیمانین و ئەوانن داگیرکەری خاک و ئاو ئاسمانی کوردستانن کێشەی کورد کێشەیەکی ڕەوای نیشتیمانیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستوە هەتا ئەم کێشەیە چارەسەر نەکرێ ئارامی و ئۆقرەیی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوونی نابێت بە تایبەتیش بۆ دەوڵەتێکی وەکو تورکیا کە ئیدعای دیموکراسی و پێشکەوتن و جارجاریش دەیەوێت بانگەوازی ئەوواکە بێتێتە چوارچێوەی یەکێتی ئەوروپاوە دیارە ئێمە پێمان وایە لە بری ئەوەی کە هێرشەکە لە بری ئەوەی کە چەک بەکاردێنێ لە بری ئەوەی کە ئابووری خۆشیان دائەتەپێنێ و بەرەو هەنزەی دەبا باشتر وایە لە بری هەموو ئەمانە بیر لە دایالۆگ بکاتەوە بیر لە ڕێگەچارەی ئاشتی بکاتەوە بیر لەوە بکاتەوە کە
بە هاوبەشی کێشەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش لە تورکیا چارەسەر بکەن بۆی ئەم نەتەوانە پێکەوە لە تەنیشت یەک بژێن